پاراستنی پێکهاتەی شارەکان و هەموو بەخشەکان. لە شاری سلەیمانی دیداری شارەوانیەکان ئەنجام درا و ڕێکخەرانی دیدارەکەش باز لە ئامانجی ئەو دیدارە دەکەن. دیداری سلەیمانی بۆ شارەوانیەکان ئامانج لێ خستنە ڕووی بەشێک لە گرفتەکانی بواری شارەوانیەکانە کە چەندین ڕێگری و ئاستەنگ و عاقەی جیاواز لەگەڵ گرفتی جیاواز چەندین ساڵە بەدەستیەوە دەناڵێنێ شارەوانیەکان. ئەو کێشانێک کە باسکرا فعلەن هەموو جار زەر پێن، بەڵام ئەوەی پێم باشە لە دیدارەکەدا وەزیری شارەوانی و ئەندامانی پەرلەمانی کوردستان و پارێزگاری سلەیمانی و ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلەیمانی و سەرۆک شارەوانیەکان و چەندین لایەن و کەسی تر بەشدار بوون. سیستەمی مۆدێرنی ئەو وڵاتانی کە هەمومان خۆزگەی پێخوازی دێنی لە شاری سلەیمانی. شارەوانیەکان جەختیان لەسەر لامەرکەزیەتی ئیداری دەکردەوە بۆ بەڕێوەبردنی کارەکانیان کە بە بڕای شارەوانی سلەیمانی پێنەدانی دەسەڵاتی لامەرکەزیەت بە شارەوانیەکان کاریگەری ڕاستەوخۆی هەبووە. شارەوانی بەشێکە لە لامەرکەزیەت، ئەگەر شارەوانی لامەرکەزی ئیداری هەبێ، دەسەڵاتی هەبێت، توانای کاری هەبێ، خۆی حکومەت بەڕێوە با توانای با بڵێن دارایی هەبێ، بەڵام ئەگەر هاتوو ئەمە بە مەرکەزی گرا بە سەرپەرشتی ورد و چاودێری لە مەرکەزە و بڕیارەکان دامووی لە ناوەندەوە دەرچوو شارەوانی ئەو ئەرکە گرنگە و ئەو دەسەڵاتە گرنگی لە دەستدا کە ئەبێتە هۆیەوەی خزمەتگوزارەکان و پێویست پێشکەش نەکرێت بە هاوڵاتەوە. زۆربەی داواکاری و پێشنیارەکانی ناو دیدارەکە پێویستی بە دەرچوونی یاسای نوێ یاخود هەموارکردنەوەی یاسا هەبوو، بەڵام ماوەی نزیک بە 10 مانگ دەبێت پەرلەمان هیچ کۆبوونەوەیکی ئەنجام نەداوە. سەرۆکی لیژنەی ئاوەدانکردنەوە و شارەوانیەکانیش دەڵێت ئێمە جێمان کردەوە پرۆژە یاساشمان بۆ ئامادە کرد، لە پەنێڵەکەشا باسم کرد، بەڵام پرۆژە یاساکەی ئێمە لەبار برا. ئەجینا من وەکو بۆمان بڵێن ڕەوشی خێرا کە پێڵێن سفەی ئیستیعجال بۆم وەرگرت، خوێندنەوەی یەکەمی بۆ ڕۆژە یاسای ڕێگری لە زیادەڕۆیی وەرم کرد، ئامادەم کرد چووە لای لیژنەی یاسایی، بەداخەوە لای لیژنەی یاساییەوە من نازانم چۆن نێرا بۆ مەجی شورا و تا ئەم لەحزەیە کە من قسە لەگەڵ بەڕێز دەکەم بۆ کەناڵەکە بەڕێزەکەی جەناب تێکەم تا ئێستا مەجی شوراوە نەگەڕاوەتە بەلایمەوە. تاوان پەرلەمانیش پێشی کەوتر ئێمە نەمانتوانی بە دواتچۆنی بکەین بشی گەڕێنەوە بۆ کوێی بگەڕێنەوە، بەڵام بەڕای من ئەوەیە ئەو پرۆژە یاسایە نەنێرایە. شاری سلێمانی بە تەحەداڵم 6 دیناری سەرف کرێ بۆ شاری سلێمانی. دیدارەکە بە سەرپەرشتی شارەوانیەکانی سلەیمانی و زانکۆی پۆلۆتەکنیک لە شاری سلەیمانی ئەنجام درا. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.